بینەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاج عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە پرۆسەی ئەم وەرزی خوێندن، ئەم ساڵی خوێندن لە هەرێمی کوردستان بە تایبەت بۆ قۆناغی بنەڕەتی و ئامادەی. وەک دەزانرێت لە ماوەی ڕابردوودا هەرێمی کوردستان بە کۆمەڵێک گرفت تێپەڕی داوا نەبوونی چەندین قەیرانی ئابووری، شەڕی داعش، نەبوونی موچەی مامۆستایان، ئەو هەموو کێشانە چەندە کاریگەری لەسەر پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان کردووە. بە تایبەت ئێستا هەنگاو دەنێن بۆ تاقیکردنەوەی کۆتایی ساڵ. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە لە ستۆدیۆی سنتەر میوانداری بەڕێز سامان سوەیلی گوتەبێژی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە. دەمەوێت سەرنجستان بۆ ئەوە ڕابکێشم کە تەوەری دووەممان تایبەت دەبێت بە کێشەی پۆستی پارێزگاری سلێمانی کە ئەمڕۆ سەردار قادر لە بری پارێزگاری سلێمانی دەستی لە کار کێشایەوە. دەگەڕێمەوە سەر تەوەری یەکەممان بە خێرهاتن دەکەین بەڕێز سامان. بۆ باسی ڕۆژ ئەم ساڵ بۆ ئێوە ساڵێکی قڕز بوو. بەڵێ سلااو لە جەنابەت و لە بینەرانی بەڕێز. بێگومان بەداخەوە ئەم ساڵ بەهۆی گرفتی قەیرانی دارایی و شەڕی داعش و پەکەوتنی خوێندن لە سنووری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیداری گەرمیان و ئیداری ڕاپەڕین بۆ ماوەی چەند مانگێک بەداخەوە ئەتوانین بڵین بە ساڵێکی سەخت و قورس هەژمار دەکرێت بۆ پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستان و بەتایبەتی لەو ناوچانەدا. بەڵام خۆشبەختانە بە ئیرادەی خێری وەزارەتی پەروەردە، بە ئیرادەی خێری مامۆسایانی بەڕێز، بە ئیرادەی خێری پەروەردەکاران توانرا دوجار ڕێڕەوی خوێندن بگەڕێتەوە سەرسکەی ئاسایی خۆی و دوجار لە کۆتای مانگی 12 و سەرەتای مانگی یەکە سەر لە نوێجاری تر دەرگای قوتابخانەکان کرانەوە و مەسەلەی قەیرانی داراییەکە توانرا لە ڕێی پێدانی هەندان بڕێپارەی هەندان و ڕێکخراوی جیائزێتی ئەڵمانی بە سوپاسەوە ئەوانیش توانیان بڕێک لە هاوکاری مامۆسایانی بەڕێز بکەن و توانرا تا ئەندازەیەکی کەم بەشێک لە ماف بۆ مامۆسایانی بەڕێز بگەڕێتەوە. باش، بەڵام زۆر جار دەگوترێ هەرچەندە حکوومەت وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان سوور بوو لەسەرەوەی پرۆسەی خوێندن دوانەکەوێ بەردەوام بێ، بەڵام زۆر جار قوتابیان گلەیی لەوە دەکەن کە پرۆسەکە لەسەر بازدانی ئەوانەوە بۆ لە کۆتادا، ینی قوتابیان لەم ساڵدا باجی زۆریانداوە لەوەی لە هەندێک شوێندا منهەجەکان تەواو نەکراون، لە هەندێک شوێندا ینی تاخیر دەستی پێکردووە. بەڵێ بێگومان خۆ دوجار زیانمەندی یەکەم لە پەرخستنی خوێندن یان لە دواکەوتنی خوێندن لە هەر جێگەیەک بێبەڕاستی قوتابیانن کە ئەوانن باجەکە دەدەن. بەڵێ وەزارەتی پەروەردەویستی ئەو بوو کە بۆ یەک ساعتیش دوانەکەی پرۆسی خوێندن و دڵسۆزانیش بە هەمان شێوە، بەڵام دوجار ئیرادەیەکە بوو لە دەروی ئیرادی وەزارەتی پەروەردە بەڕاستی کە بۆ گێڕانەوەی ماف بۆ مامۆسایان لە سەر مەسەلەی دواکەوتنی موچە سیستەمی پاشەکەوت بەداخەوە پەنا بۆ ئەو ڕێگەیە برا کە دوجار وەکو کارتێکی فشار بۆ سەر حکوومەت، بۆ سەر وەزارەتی دارایی، بۆ ئەنجومەنی وەزیران بۆ ئەوە بەکار هات کە ئەو مافیان بۆ بگەڕێتەوە یان لانی کەم چاوپێخشانەوە بکرێ. بەڵام دیارە قەیرانی داراییەکە چەنەوە پسپۆڕی ئەمەنی وەکو وەزارەتی پەروەردە قەیرانی داراییەکە ئەوەندە بوو کە لەو ئاستایە بوو کە هەر ئەوەندە دەکرا و هاوشێوەی هەموو فەرمانبەرانی حکوومەتی هەرێمی کوردستان سیستەمی پاشەکەوت فەرمانبەران و مامۆسایانی بەڕێزیشی گرتەوە. بەڵام دوجار بەداخەوە قوتابیان بەڵێ زەرمەند بوون، بەڵام خۆشبەختانە کاتی گەڕانەوەکەیان هێشتا کاتی ئەوە مابوو کە بتوانن پێڕابگەن و وەزارەتی پەروەردەش توانی هاوکار بێت بە ڕاوێشکردن لەگەڵ بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی ئەو پارێزگان و ئەو ناوچانی کە بایکۆتی تیاکرا توانرا کە ئەتیبارێک بۆ ئەو حاڵەتە دابنرێ. بۆ نمونە پشوەکانی ئەم بەهارە جگەل لە پشوویەکی ئایار سەرجەم پشوەکانی تر لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیداری گەرمیان و ڕاپەڕین هەڵوەشێنرایەوە. پاشان 15 ڕۆژ لەو سەرەوە بۆ قۆناغە کۆتاکانی 9 دواخرا تاقیکردنەوەکان. پاشان لە ناو ئەسنای تاقیکردنەوەکانە جەژنی قوربانی جەژنی ڕەمەزانی تێدەکەوێت کە نزیکەی 10 ڕۆژ ئەویش دەبێتە کات بۆ قوتابیان بۆ خوێندن، واتە لە کۆیە سەر و مانگێک تقریبەن
قەرەبوو کرایەوە ئەو کاتە لە دەستشۆ بۆ قوتابیان و دوجار ئەوەندەی ئێمە خۆمان متابعین و ئاگادارین ینی ئەو قوتابیانی بە تایبەتی خۆی کێشە بۆ قۆناغە کۆتاکان بوو بۆ 12 بوو و بە تهدید قۆناغی 12 ئەو قوتابیانی کە لە پۆلی 12 بوو نوێ ڕای ئەوەی دڕیا قوتابخانەکانیان بۆ فترەیەک داخرا بەڵام خۆشبەختانە خۆیان سوور بوون لەسەر خوێندن خۆیان زۆربیان مامۆستای تایبەتیان هەبوو زۆریان بەشداری خولی بەهێزکردنیانە کرد ینی خۆیان دانەبڕان نەڕاستیان ڕاستە دەرگای قوتابخانەیان بڕۆدا داخرا بەڵام خۆیان دانەبڕان نەخوێندن بۆیە خۆشبەختانە ئێستا هەموو شتەکان گەڕاوەتەوە سەر ڕێڕەوی ئاسایی خۆی دواتر قسە لەسەر ڕەوشی مامۆستایان دەکەین بەڵام پێم باش ئێستا باز لە دۆخی قوتابیان بکەین لەگەڵ ئەوەی کە جەنابتان بازدەوە دەکەن ینی قوتابیان زەرمەندی یەکەم بوونە لەو دۆخەی کە پرۆسەی خوێندن پێیدا تێپەڕی بەڵام ناکرێ وەزارەتی پەروەردە لە ڕێگەی کۆمەڵێک ڕێنماییەوە وا بکات ئەو زەرەرەی کە قوتابیان بینیویانە کەم بێتەوە بۆ نمونە پرسیارەکان وەکو ساڵانی پێشوونە بێت تۆزێک تەفاهم بکرێت لەگەڵ قوتابی بەڵێ زۆر جار بەداخەوە لە ناو خەڵکە هەندێک جار لە شێوەی بەندوباو یان پروپاگەندە دەکرێت بۆ نمونە دەڵێن ئەمساڵ دخول عام دەبێت یان دەڵێن سوالەکانی ئەمساڵ جیاواز دەبێت لە بەرەوەی ساڵێکی سەخت بووە من لێرەوە حەزەکەم بە هەموو قوتابیان و خوێندکارانی هەرێمی کوردستانی ڕابگەێنم کە هیچ باوەڕ بەو جۆرە بانگەشە و پروپاگەندانە نەکەن نە ساڵێکە کە دخول عام دەبێت نە ساڵێکی شەکەتیایدا سوالەکان و پرسیارەکان جیاواز دەبێت لە ساڵانی ڕابردوو بۆچی ینی ئێوە سۆڕن لە هەمان ینی هەمان سیستەمی ڕابردوو بۆ ئەم ساڵ بەڵێ لەبەرەوەی خۆشبەختانە و گوتم سیستەمی خوێندن هاتوۆ سەرسکەی ئاسایی خۆی یەک دوو پێوەەر هەیە بۆ وەرگرتن و قوبوڵکردنی قوتابیان لە زانکۆکانە ینی ناکرێتەوە مەسەرەن بۆ نمونە نیوەی منهج تەرکەی لەبەرەوەی ساڵێک بووە چەند ڕۆژێک دواکەوتنی تیا بۆ یا فترێ دواکەوتنی تێدا بووە یان لەبەرەوەی ساڵێکە قەیرانی دارایی تێدایە چونکە ئەو ستانداردە دەشکێنی کە پێی وەکو پێوەرێک لە قوتابی لە زانکۆکانی پێوەردەگیرێ واتە بۆ نمونەگە قوتابی بچێتە کۆریژی زانست یا کۆریژی پزیشکی ئەو پێوەری خوێنی باڵا وەزارەتی خوێنی باڵا بۆ ئەو مفرەداتی منهجەیە کە لە پۆلی 12 خوێنوێتی بەوە وەری دەگرێت بەڵام ئەگەر ئەمە بەڕسامە ئەگەر بۆ پۆلی 12 ئەمە ڕاست بێ بەڵام خۆ پۆلەکانی دیکە قۆناغەکانی دیکەی خوێندن دەکرێت ئاسانکاریان لەگەڵ بەڵێ قۆناغەکانی دی خوێندن ئەوە دەسەڵاتدراوەتە بە ڕۆبەراتی گشتی پەروەردەکان کە ئەوان هەر لە ڕووی کاتی تاقیکردنەوەکانەوە یان ئەگەر مادەیەک بۆ نمونە پێڕانە گەن تاویکەن ئەوان لە دەسەڵاتی بەڕۆبەری گشتی پارێزگاکانەوە بە بۆچوون ئێمە ئاسانکاریش تا ئەندازێکی باش کراوە لەو ڕۆ حتا بۆ پۆلی 12ەکان لە وانەی عەرەبیە یەک دوو فەسڵیان بۆ کەم کرایەوە بۆ پۆلی 12 تەنانەت بۆ پۆلە کۆتاکان بەڵام دوجار کاکامەران پێوەری ینی خوێندن چۆن دەڵێ ستانداردی خۆی هەیە پیرۆزی خۆی هەیە ڕێوشوێنی خۆی هەیە ئەنی ناکرێ بێ بەهای بکەین ڕاستە بەڵام قوتابیش داوای ستاندارد دەکات قوتابیش داوا دەکات یعنی لەو قوتابخانەی کە دەرس دەخوێنێ مامۆستایەک هەبێتن ئیلتیزام بە دەوامی خۆی بکە و بە ڕوحیەتێکی زۆرەوە بێ وانە بڵێتەوە بەڵام ئایا ئەم ساڵی خوێندن بەم شێوەیە بووە ئەم ساڵ سەختی هەبووە ناڵین ئێمە هەموماندانی پیادا دەرین سەختی هەبوو بە تایبەتی لە سەرەتا و دەستپێکی ساڵی نوێی خوێندنی ئەمریکا ئێستا بەرەو کۆتایی دەڕۆین بەڵام خۆشبەختانە وەکو گوتم تێپەڕی کە لە مانگی 12 کۆتای مانگی 12 هاتەوە سەرسکەی خۆی خۆشبەختانە ئەو شەوق و حەزەی کە لە قوتابیان و لە کەسوکاری قوتابیانە هەیە بۆ خوێندن و ئەو ئیرادەی کە لە مامۆستا بەڕێزەکانیشا هەیە بۆ ئەوەی کە بتوانن قەرەبووی ئەو فترە بەسەرچۆ بکەن خۆشبەختانە شتەکانی گەڕاندۆتەوە سەرسکەی خوێندن پاشان دوجار ساڵێکی نائاساییە بەڵێ هەمومان لەگەڵەوەین ساڵێکی نائاسایی بوو بۆ پرۆسی خوێندن لە ڕووی داراییەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەمنی و مەسەری شەڕی داعش ئەمە تێکڕا بۆ کۆمەڵگەی ئێمە ساڵێکی تا ئەندازەیەک نائاسایی بووە بەڵام خۆشبەختانە لەگەڵ ئەوەشا بۆ هەموو سەختیەشەوە توانرا ئەم ساڵ بەسەرکەوتووی تێپەڕێکە پێمان وا بوو کە خوانەکردە ئەگەر پرۆسی خوێندن زیاتر پێشی بکەوت بە و دەرگای قوتابخانە هەر نەکرایەوە ئەویان کارە سات بوو بەڵام ئێستا قوتابی بە هەندێک لە سەختیەوە بتوانێت ساڵەکەش تێپەڕێنێ هێشتا هەر بە ساڵێکی سەرکەوتوو بۆ ئەوان هەژمان دەکرێت باشە بەس تۆ دەڵێ پرۆسی ئەم ساڵ بە سەرکەوتووی بەڕێوەچوو هێشتا تاقیکردنەوەکان دەستی پێ نەکردووە و دەرەنجامەکانیش نازاندرێ زۆر جار پێشبینی ئەوە دەکرێت ئەم ساڵ بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو ڕێژەی سەرکەوتوو کەمتر دەبێت زۆر کەمتر دەبێت ناتوانین پێشبینی ئەوە بکەین کە ئەم ساڵ ڕێژەی دەرچوون کەمتر دەبێت لە ساڵانی ڕابردوو من حەز دەکەم کە تەمان ئەوە دەبێت ڕوو بدات ینی واتە بێت تاقیکردنەوەکان ئەنجام بدرێ ئەو جا دەتوانین کێشەی مامۆستاتان نییە کێشەی خۆشبەختانە تام ساتە وەختە کێشەی مامۆستان نییە ڕاستە
وەکو نەخست لە پسپۆری ژماری پسپۆرمان کەمترە ساڵانە بەڕێز دەزانی ژمارێک لە مامۆستانی بەڕێز خانەنشین دەبن ژمارێک مۆڵەتی بێموچە دەکەن ژمارێک لە مامۆستانی ئافرەت مۆڵەتی دایکایەتی دەکەن بۆ نمونە ئەمانە هەیە بەس خۆشبەختانە ینی نەبووتە ئەوهۆی ئەوەی کە بڵێ کلێنێک دروست بووە لە پرۆسی پەروەردە یان لە قوتابخانەیەک فڵان مادە هەر نەخوێنراوە لە سەرانسەری کوردستان خۆشبەختانە ئەوە نەبووە چونکە لە ساڵانی ڕابردووە ڕاستیەکەی ژمارەیەکی زۆر لە مامۆستایان دامەزراون ئێستاش بەشێک لە مامۆستانی زۆر مەسەن تەزەخومێک لە خوێندنی بنەڕەتی هەیە واتە مامۆستامان لەوێ زۆرە بەس کێشەکەوەی ئەو مامۆستایانە ناتوانن لە ئامادەی وانە بڵێنەوە یعنی هەمان پسپۆری خۆیان بڵێنەوە بۆیە ڕەنگە لە چوارچەوەی ئەو کێشانی کە وەزارەتی پەروەردە هەیەی ئەوەیە کە داوا لە ئەنجومەنی وەزیران کراوە لەو ڕاپۆرتی کە ئەمڕۆ جەنابی وەزیر پێشکەشی کردووە وەکو پسپۆری نەقسمان هەیە کە داوا کراوە ئەگەر بەگرێ بەست بێ یان بەدامەزراندن بێ دەرگای بکرێت سەم هەم لەگەڵ قوتابی کردووە هەمیش لەگەڵ مامۆستا بەشێک لە مامۆستاکان دەڵێن ئەو سیستەمەی کە وەزارەتی پەروەردە ئەم ساڵ جێبەجێی کردووە لەوەی کە ڕۆژانی ئۆفی بۆ مامۆستا زیاد کردووە لە هەندێک جار لە هەفتەیەکدا مامۆستا 2 ڕۆژ ئۆ وەردەگرێ هەندێک جار ڕۆژێک ئۆ وەردەگرێ ئەمە بۆشایەکی زۆری دروست کردووە لەوەی کە وانەکان منهەجەکان بە تەواوەتی لەلایەن قوتابیەوە وەرنەگیرێت مامۆسایان لە هەرجێک بن مامۆستا بەڕێزەکان مولزەمن بەو بەوتنەوەی ئەو بە شەوانانەی کە بۆی دیاری کراوە لە ڕووی یاساییەوە واتە مامۆسایەک لە قوتابخانەیەکایە 12 بە شەوانێ هەیە مامۆسایەکتر 16 بە شەوانێ هەیە ئەو 12وان و 16وانەکەی خۆی دەڵێتەوە بەڵام ئەگەر دابش کرابێ بەسەر 3 ڕۆژە بۆ ئەوی 2 ڕۆژ ئۆفی هەبێ گرنگەوەی ئەو ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ کردووە بەڵام ئەوەی ئەگەر 16وانی هەبێ مامۆستایەک دەوانە بڵێتەوە 6وانی نەوت بێتەوە بێگومان ئەوە لە ڕووی یاسایەوە ڕێگە پێنەدراوە چێ لێ پرسیینەوەی لەگەڵدا بێگومان مامۆسانی بەڕێز هەمویان سەرپەرشتیاری تایبەتی سەرپەرشتیاری پسپۆریان هەیە سەرپەرشتیاری کارژێڕی هەیە کە ئەمانە هەم سەردانیانەکەن دوجار بەڕێوەبەری قوتابخانە سەلاحێت و دەسەڵاتەیە کە راپۆرت بۆ سەر و خۆی بەرزکاتەوە کە بەڕێوەبەری پەروەردەیە دوجار دیژنی لۆکۆڵینەوە هەیە دوجار ڕێکاری یاسایی هەیە یعنی ئەم هەنگاوانە هەن ئەوە نییە کە بە کەیفی خۆمان چەندوانە بڵێنەوە چەندوانە نەڵینەوە واتە دیاری کراوە بە پێی یاسا و بە پێی ڕێنمایی وەزارەتی پەروەردە دیاری کراوە و بە پێچەوانەوە ئێمە پێچەوانەی ئێمە دەبینین مامۆستایانی خۆشەویست و بەڕێز ئەوەندە پەرۆش بوون بۆی بتوانن قەرەبووی ئەو ماوەیە بکەنەوە کە بەسەر چووە و ئەوە بووە لەبەرەوە هیچ گرفتێک لەوە ڕووی نەداوە یعنی ئێمە هەتا ئێستا یەک حاڵەت ڕووی نەداوە کە بڵێن مامۆستا بە شەوانەی خۆی بە تاوەتی نەوگوتۆتەوە شتیوا مامۆستاکە خۆشی بژدار من هەم لە مامۆستا پرسیارم کردووە هەم لە قوتابیش یعنی مامۆستایان زۆر جار باسییان لەوە کردووە نەبوونی موچە گیر و گرفتی ژیانیان نەبوونی پارە ینی تەسیرێکی زۆری لەسەر وان کردووە لەوەی کە وانەکان بە باشی بڵێنەوە تەنانەت قوتابیەکانیش باسدەوە دەکەن زۆر جار کە مامۆستا هاتۆتە ژووری وانەوتنەوە ینی سەلیقەی ئەوە نەبوو وانە بڵێتەوە زێت باشە ئەگەر هەمان دۆخ بۆ پێشمەرگە قارەمانەکانی کوردستانی شەیە دەکرێت ئەوان کەم تەرخەمی لە ئەرکەکانی سەرشانی خۆیان بکەن نەخێر هەمان ئەرک هەمان لۆت لەسەر کارمەندانی تەندروستی و پزیشکە بەڕێزەکانمان هەیە ئەکرێوان کەم تەرخەمی لە خزمەتکردنی خەڵکو و چارەسەرکردنی نەخۆشا بکەن نەخێر مامۆستانی بەڕێزی شاوشێوی هەموو فەرمانبەرانی کوردستان کە دیارە دۆخێکی نەخواستراوە سەپێنراوە سەر هەرێمی کوردستانە هەم شەڕی تیرۆریستانی داعش هەم ئەو گەمارە و ئابووری کە حکوومەتی بەغدا چەند ساڵێکە خسوێتە سەر هەرێمی کوردستان هەم داوەزینی نرخی نەوت هەم هاتنی ژمارەیەکی زۆر و زەوند لە ئاوارە بۆ هەرێمی کوردستان تێک ڕاژیانی تا ئەندازەیەک نائاسایی کرد لە هەرێمی کوردستان بەڵام ئەمە تەنها بۆ خودی مامۆسایانی بەڕێز نییە بەڵکو بۆ هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستانە حتا بۆ خەڵکی غەیری فەرمانبەریش بۆ کاسبکارانیش بە هەمان شتە ئەوانیش کار و کاسبی و ئەویان وەکو جاران نییە حتا بۆ شۆفێریشی تەکسی بە هەمان شێوەیە تێک ڕاهەرێمی کوردستان بەڵام ئەوەی واقع بێ کە بیبینم لە قوتابخانە حکومیەکان یعنی ئەوەی من ئاگادار بم پرسیارم کردی لە بەشێکی زۆریدا تا ڕادەیەک دەوام وەکو پێویست نەبووە تەنانەت هەندێک قوتابی باسی لەوە کردووە یعنی مامۆستا هاتووە گوتتی ئەگەر ئێوە تاقیکردنەوەتان هەیە لە دەرسی داهاتوودا دەکرێت ئێمە ئیسراحەت بکەین یعنی لەسەر داواکاری قوتابی بۆ نمونە 2 قوتابی پرسیارم لێی کردووە یەکێکیان لە قوتابخانەیەکی ئەهلی داوام دەکات یەکێکیش لە قوتابخانەیەکی حکومی ینی جیاوازیەکی زۆر لە دەوامی هەردوو لا دەبینم بەڵێ کاکامەران لە کۆی 1,600,000 قوتابی لە کۆی نزیک 150,000 مامۆستا و لە کۆی 10,000 فەرمانبەر کە پێکهاتی وەزارەتی پەروەردەیە کە ئەتوانین بڵین گەورەترین پێکهاتەی هەیە لە ناو
وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەگەر هەیە حاڵەتی لێرە دوو حاڵەت لەوێ کەمە حاڵەتەکان پێتان وایە کەمە هەر نەک کەمە من پێم سەیرە ئەگەر حاڵەتی وا ڕووی دابێ بەڵام دەکرێت دوجار مرۆڤ ئەویش دەکرێت مامۆسایەک باری مەزاجی تاو نەبوو بێ لە ڕۆژێکا گرفتێکی تایبەتی خۆی هەبوو بێ بەو شێوەیە وەڵامی قوتابیشی دابێتەوە ئەمە لە ئاستی حاڵەتە خۆشبەختانەوەی ئێمە تێبینیمان کردووە و بە دەچوونی بۆ ئەوکەین من حەزەکەم هەر لێرە زۆر بەڕوونی بگڵم یعنی یەکێ لە خاصیتەکانی بەڕێز وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر تاکید لەسەر مەسەلەی بە دوواداچوون دەکات بۆ پرسە پەروەردەییەکان واتە جەنابەت قسەیەک دەکەی پرۆژەیەک تەقدیم دەکەی هەنگاوێک دەنین ئەو لای ئەوەندە ئەهمیەتی نییە کە تەنها شتەکە جێبەجێ بکرێت بەڵکو بە دوواداچوونیشی لەسەر بکرێت بۆیە بەپێی بە دوواداچوونی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکان و بەڕێوەبەرایەتی پەروەردەی قەزاکان ئەوەندەی ئێمە تێبینیمان زۆرینەی مامۆستاکان دانەبەزیزامەوە زۆر بە التیزامەوە ئەدای پیشەی خۆیان کردو بەڵام وەکو گوتمان ئەگەر لێرە لێ مامۆسایەک خەم ساردیشینوان دەبێ بێزاریەک بوو بێ یان حاڵەتیش تایبەتێ بوو بێ ئەوە ناکرێت ئەمە تامیمیکەین بڵین ئەمە لە کوردستانە پرۆسی خوێندن بێگومان مامۆستای دۆسۆزش هەیە مامۆستاش هەیە کە بە شێوەیەک لە شێوەکان سەرقاڵی کاری ترە لەوانەیە بە شێوەیەک لە شێوەکان کەم تەرخەمی بدوێنێ بابینە سەر مەسەلەی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان زۆربەی ساڵان وەزارەتی پەروەردە لە کاتی خۆی کتێب دابەش ناکە بەسەر قوتابخانەکان ئەنی لەوە لە کاتی دەستپێکردنی خوێندن پرۆسی خوێندن اینجا کتێبەکان دابەش دەکات ئەمەش زۆر جەرگلەی مامۆستانی لێ دەکەوێتەوە کە پرۆسەکە دوا دەکەوێت بەڵێ لە ساڵانی ڕابردوودا ڕاستیەکەی پێشقەیرانی دارایی هەمیشە لە هاوینانە کتێب لە چاپخانەکان دەردەچوو و هەندێک جار لە دەرەوەی وڵات چاپ دەکراوە هەمیشە لە گەنجینەکانی وەزارەتی پەروەردەدا ئامادە بوو لە دەستپێکی ساڵی خوێندن هەندێک جار پێش دەستپێکی ساڵی خوێندن پەروەردەکان بەڕێوەبەری قوتابخانەکانی ئاگادار دەکردنەوە کە بێن ئیسلامی کتێبی منهەجی ساڵ بکەن بەڵام ڕەنگە بەهۆی ئەم قەیرانە داراییەوە حتمەن کە چاپکردن و بڕیاری چاپکردنی کتێب تێشوی دارایی دەوێت و داراییش واژە ڕەزامەندی وەزارەتی دارایی دەوێت کە هەندێک جار وەزارەتی دارایی ئەو لەوێتی داوە بە مەسەلەی موچە و ئەو پێداویستە سەرچەکانی فەرمانبەران لەبەرەوە ئەگەر هەیە کە هەندێک جار لە کاتی خۆیان بڕێک دوا بکەوێت فترێک دوا بکەوێت ئەوە تەنها بەشێک لەو خزمەت گوزاریە گشتیانی کە لە کۆمەڵگەی ئێمە بەگشتی لە بەهۆی ئەم قەیرانە دارایی و دواکەوتنی هەیە کەوتونێتە قۆناغی کێشەی کەمی کتێب خۆشبەختانە تا ئەم ساتە وەختە نەخێر نەبوو نەخێر بۆ ساڵی داهاتوش بۆ ساڵی داهاتوو پلان هەیە کە وەزارەتی پەروەردە کتێبی خۆی چاپکات و بەپێی پێویستی قوتابخانەکان باشە بۆچی زۆر جار لەگەڵ دەستپێکردنی تاقیکردنەوەکانی ساڵ باز دەوە دەکرێت کە زۆر جاران پرسیارەکانی تاقیکردنەوە بە شێوەیەک لە شێوەکان دزە دەکات هەندێک جار دەگوترێت دەفرۆشرێ هەندێک جار دەگوترێت زۆر ناوی لێ دەندرێت بۆ نمونە لەم چەند ڕۆژەی ڕابردوودا تاقیکردنەوەیەکی زمانی عەرەبیتان کردووە لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵاتیەکان پرسیارەکان بڵاو بۆ تۆ تاقیکردنەوەکە پێم وایە ئەمڕۆکە بوو بەڵێ ئەوەی ئەمڕۆ کە لە پارێزگای سلێمانیا بە تەحدید ئەو حاڵەتە ڕووی داوە کە گوایە شەوی ڕابردووتر یان دوو شەوی ڕابردووتر لە هەندێک کەناڵ و هەندێک تۆڕی کۆمەڵایەتی سوالەکان ئاشکرا کراوە من حەزەکەم بە سەرجەم قوتابیانی هەرێمی کوردستانی ڕابگەێنین کە ئەو حاڵەتە یەکەم تاقیکردنەوەکە هیچ نمرەیەکی لەسەر نییە و بە واتە داخڵ نابێت ئەنجامی تاقیکردنەوەکان داخڵ نییە بۆ قوتابی واتە نمرەکەی بە هەندوەر ناگیرێ تەنها ئەوەیە کە زمانی عەرەبی بۆ ئەم ساڵی خوێندن پۆلی دوانزەکان پرۆگرامیکی نوێیان بۆ دانرا بۆ ئەوەی قوتابی بە چاوڕوونی هەبێت لەسەر شێوازی تاقیکردنەوەکە کە لە کۆتایی ساڵ بۆ ئیمتحانی وێزاری چۆن دێتەوە سوالەکان تەنها وەکو یارمەتیدانێک بوو بۆ قوتابیان بۆیە پرسیارەکان ڕەنگە لە ئەنجامی ئەوە و بێکە مجرڕەت هیچ نمرەیەکی لەسەر نییە تەنها بۆ بەچڵمیدانە قوتابی ئەوە دەکرێت ئێمە ئەمڕۆ بەڕێ قسەمان لەگەڵ بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی و بەڕێبەرایەتی پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژاوای سلێمانی کردووە کە لای ئەوانەوە ئیشەکە بە ڕێکوپێکی هاتوۆتە خوارخۆیان ئەشێ لەلایەن کەسێکەوە دوو کەسەوە کە ڕەنگە وتیبێتیان خۆمە نمرەی لەسەر نیە یان بە شتێکی هاکەزاییان وەرگرتووە ئەشێت لە بەو شێوەیە جێی کە دەبێ بەڵام دوجار بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی لیژنەی لۆکۆڵینەوەی لەسەر پێک دێنێت و من حەزەکەم بەداخەوە زۆر جار وەکو بڵێ ئامانجێکەیە لە پشتەم حاڵەتانە یان زۆر جار بۆ تەشویش خستنە سەر واقعی پەروەردە لە هەرێمی کوردستان
بەداخەوە زۆر مبالغە لە هەندێک شتا ئەکرێت لە بەتابەتی لە سنووری پارێزگای سلێمانی بۆ ئەوەی دڵڕاوشی بخرێتە ناو خوێندکاران و قوتابیان بۆ ئەوەی کە لە ئەهمێتی پرۆسی خوێندن کەم کرێتەوە لی بدرێ بە جۆرێ لە جۆرەکان ڕەنگە کۆمەڵی گەنجێکی دوجارش قوتابی خۆی ینی تووشی حاڵەتێکی دەرونی خراپی دەبێت ئێمەش ئەوە دەڵێن بۆیە هەموو لایەک دڵنیا دەکەینەوە کە ئەوەی کە ڕوویداوە ڕاستن نمرەکە هەژمار ناکرێت بۆ قوتابیان و بۆ خوێندکاران بەڵام ئەمەی کە ڕوویدا ناکرێت ببێتە پێوەریان لە ئێستەوە لە ڕاوشێ لە ناو خێزان و ئەوەی قوتابی بڵێن بۆ تاقیکردنەوەی کۆتاییش ڕەنگە هەمان شت نەخێر وەزارەتی پەروەردە هەموو ڕەو شوێنێک دەگرێتە بەرکە کە هیچ جار ئەم حاڵەتە دووبارە نابێتەوە. زۆر باشەکەواتە ینی قوتابیان دڵنیا دەکەنەوە بە هیچ شێوەیە پرسیارەکان دزەنەکانی کۆتایی ساڵ و پۆلی 12 بە تایبەتی خۆناغا کۆتاکان بە هیچ جۆرێک ئەوانی دیەوە لە دەسەڵاتی قوتابخانەکان تاقیکردنەوەکە خۆیە لە ناو قوتابخانەیەکدا ئەنجام دەدرێت بەڵام سەبارەت بە تاقیکردنەوە گشتیەکانی خۆناغا کۆتاکان ئەم ساڵ لە هەموو ساڵی زیاتر وەزارەتی پەروەردە ڕێوشوێنی تون دەگیرێتە بەر بۆ ئەوەی کە دەگرێتە بەر بۆ ئەوەی کە بە هیچ جۆرێک بەڵام بەداخەوە هەندێک جار لەگەڵ ئەوەشا کە هیچ پرسیارێک دزەناکە بەڵام ئیدعایە و بانگەشە و پروپاگەندە لێرە لەوێ لە تۆڕە کۆمەڵاتەکان بڵاو دەبێتەوە کە ئەسڵیشی نییە واقعیش نییە بەڵام دوجار دڵڕاوشی بۆ قوتابیان دروست دەکرێت هەندێک جار بەداخەوە. ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران لەسەر پرۆژەیەکی وەزارەتی پەروەردە گفتوگۆی کردووە تایبەت بە خوێندنی پیشەی پێم وایە ڕەزامەندیشی وەرگرتووە. ئەگەر زانیاری زیاتر بدە ئەمە چۆن دەبێت چۆن جێبەجێ دەبێت لە کۆبوونەوەی ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران بەشیش تەرخان کرابوو بۆ وەزارەتی پەروەردە لەسەر ئەو پرۆژەی کە بە هاوکاری لەگەڵ یونسکۆ ڕێکخراوی یونسکۆ ئامادە کراوە لە ماوەی ڕابردوو تا کە تایبەتە بە پەرەپێدان بە خوێندنی پیشەی لە هەرێمی کوردستان. ئێمە دەزانین سیستەمی خوێندن لە کوردستان بە جۆرێکدا ڕێژراوە ئەمە هەڵبەتە دەیان ساڵی ڕابردوو شەرمەم جۆرە بووە کە قوتابی قۆناغەکانی خوێندن بنەڕەتی تاو دەکات دەچێتە ئامادەی لە پاش ئامادەی دەچێتە زانکۆ حتا گە نمرەکەشی وەرنەگیرێ لە زانکۆ دایان زانکۆی ئەهلی کراوەتەوە کە بە نمرەیەشی کەمتریش و بە حکمی پارەوەری دەگرێت یان دەچێتە پەیمانگایەکی ئەهلی بۆی بەس بڵێن بڕوانامەی تاو کردووە مە دوجار سوپایەک لە گەنج پێگەشتون لە کوردستان کە هەمووی خاوەن بڕوانامی زانکۆین بەڵام بەداخەوە هەلیکاریان بۆ ناڕەخسێ و دەبنە لۆدێکیش بۆ حکوومەت کە داوای دامەزراندنیان لێ دەکەن بۆیە ئەم پرۆژەی وەزارەتی پەروەردە بە ئامانجی چارەسەرکردنی ئەو دۆخەیە و پێم وابێ یەکێکە لە هەرە گرنگترین پرۆژەکان بۆ ئێستای هەرێمی کوردستان کە کادری وەسەط کادری مامناوەند پێدەگەیەنێ و پێداویستەکانی بازاڕی کوردستان پڕ دەکاتەوە ئەویش ئەوەیە لە دوای پۆلینۆ ئاڕاستی پیشەی قوتابیەکە دیاری دەکرێت و دێتە 3 ساڵ دەخوێنێت لە پیشەیەکی دیاری کراوە و دەبێتە پیشەکان میکانیکە کارەبایە کۆمپیوتەرە زۆر پسپۆری جیاوازی تێدایە بە زۆر ژمارەکەی لە ڕاستیە دوجار ئەو قوتابی ئەو 3 ساڵە دەخوێنێت و بڕوانامە وەردەگرێت ڕەنگە هیچ منەتی بە حکومت نەبێت کە دایمەزرێن چکە دەبێتە کەسیشی دەزڕەنجین کەسیشی خاوەن پیشەوە لە بازاڕیش دەتوانێت خۆی هەلیکار بۆ خۆی بدۆزێتەوە دوجار خاوەنکار و سەرمایه‌دارەکانیش سوود لەم کەسانە زیاتر دەبێن لەبەرەوەی ئەکادمیانە پێگەێنراون تا ئەوەی کەسانێک کە کەواتەکەی ئەم پرۆسە جێبەجێ دەکرێت پرۆسەکە خۆشبەختانە ئەمڕۆ پەسەند کرا لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ئەوەی کەماوە مەسلەی تێچوونە داراییەکەیەتی ئێمە بۆ دوانی ئەوش دەبێتە گرفتێک هەر جارێکە ینی پرۆژەیەک دەبێت گرفتی قەیرانی دارایی واقعی کوردستان بەڕاستی واقعیشی تاڵە بەداخەوە یعنی ئەمە حقەتەکە بێدانی پیانین بەڵێ بۆتە گرفتی دارایی بربەستە لە ڕێی زۆر پرۆژە نەکە تەنها وەزارەتی پەروەردە حتا وەزارەتەکانی تریش بەڵام خۆشبەختانە گرنگەوەیە بەردی بناغی دانرا پرۆژەکە لە ڕووی پەسەندکردنەوە کە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران و توانین بڵێن ئەمە مژدەیەکی باشە بۆ خەڵکی کوردستان مژدەیەکی خۆشە بۆ قوتابیانی کە زۆر جار ئارزووی خوێندنی زانکۆ ناکەن یاخود مەسەلەن پێی تاو ناکرێ یاخود مەسەلەن پێی خۆشە زانکۆ تاو نەکا و زوو ببێتە کەسێکی پیشەوەر بەڵام ئەمە بینای تایبەتی دەوێت ڕەنگە منهەجی تایبەتی بوێ سپۆری تایبەتی بوێ بۆ ئەمە ئامادەکاریانە ڕەنگە کاتمان بیەوە کە قەیرانی داراییش ئینشاڵڵا تێپەڕێ تا کۆم پرۆژێ بکەوێتە سەر جێبەجێکردن باشە من دێمەوە سەر پرسی مامۆستایان من باسی ئەو مامۆستایانە ناکەم کە چەند ئیشێک دەکەن بەڵام تایبەت ئەو مامۆستایانەی کە پیشەی سەرەکییان مامۆستایەتیە هەموو کاتی خۆیان تەرخان دەکەن بۆ قوتابی ئێوە وەکو وەزارەتی پەروەردە چ بۆ ئەو مامۆستایانە دەکەن چۆن تاویزیان دەکەنەوە لەوەی کە وەک دەزانرێت لە ڕابردوودا ئەوەی کراوە وەزارەتی پەروەردە هەمیشە خۆی بە پارێزەری مافی مامۆسایان زانیوەوە داکۆچیکار بۆ لە مافەکانیان و بەردەوام جەختی لە باشکردنی گوزەرانیان کردووە لە ڕێی
پێداچوونەوە بە سیستەمی موچە لە ڕاستیە ئەمە چەندین جار داوا کراوە لایەن بەڕێز وەزیری پەروەردەوە بەڵام دیارە وەکو گوتم مەسەلەکە پەیوەستە بە سیاسەتی مالی هەرێمی کوردستان و تەنها تایبەت نییە بە وەزارەتی پەروەردە بەڵام ئەو بڕەهاندانەی کە وەزارەتی پەروەردە کاری لەسەر کرد خۆشبەختانە ئێستا مامۆستایانی بەڕێز بەڕێوەبەرە بەڕێزەکان یاری دەدەرە بەڕێزەکان توێژەرانی دەرونی کۆمەڵایەتی ئەوانە سوودمەندن لە پارەی هاندان لە نێوان 150 هزار وەردەگرن و ئەو هاوکاری کە ڕێکخراوی جایزێتی ئەڵمانیش پێشکەشی کرد لە ماوەی ڕابردوو تا چەندەوە بۆ یەک جارە بەڵام وەکو هاوکاریەک ئەوەش پێشکەش کرا ومێت دەکەین کە پێداچوونەوە بە سیستەمی موچەی دارایی بکرێت کە بتوانرێت گوزارانی هەمومان وەکو فەرمانبەران بە مامۆستانی بەڕێزی شەو بەرە باشتر کەواتە ئێوەش ئومێد دەکەن کلیلەکە لە دەستیان ژمنی وەزیرانی حکوومەتی هەرێمە هەماهەنگیتان لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی چۆنە و پرسیاری ئەوەش هاتووە ئەو قوتابیانەی کە چەند ساڵێکە دەرچوونە پۆلی دوازدەیان تاو کردووە لە زانکۆکان وەرنەگیراون چارە رووسیان چی دەبێت بێگومان ئەو وەڵامی ئەو پرسیارە دروستە کە وەزارەتی خوێندنی باڵا بیداتەوە بۆ مەسەلەی چارەنووسی ئەو قوتابیانە بەڵام سەبارەت بە هەماهەنگی تا ئەندازەیەک هەماهەنگی هەیە بەڵام ڕەنگە لە ئاستی پێویستانە بێت هەماهەنگەکە بۆ نمونە سەبارەت بەم بڕیارەی کە بەم دواییە درا لەسەر مەسەلەی سەرپشتکردنی قوتابیان بۆ هەژمارکردنی نمرەی وانەی عەرەبی و وانەی کوردی بە تایبەتی بۆ دەرچوانی پۆلی دوازدە و بە تەحدیدتر ئەوانەی کە دەچنە کۆلیجی پزیشکی و کۆلیجی زانست و کۆلیجی ئەندازیاری لەمایە مەسەلەن هیچ ڕاوێژی بە وەزارەتی پەروەردە نەکرا و دوجار بڕیارەکە بە پێی ڕاگەاندنی وەزارەتی خوێندنی باڵا کەوتووەتە بواری جێبەجێکردن ئێمە زۆر ڕۆژ ڕیانی زۆر جار لەلایەن قوتابیان و پرسیاریەوەمان لێ دەکرێت ئایا ئەو بڕیارە جێبەجێ دەکرێت یان نا هەرچەندە وەڵامەکەی نابێ ئێمە بیدەینەوە بەڵام ئەوەندەی ئێمە زانیاریمان پێگەشتووە بەڵێ لەم ساڵی خوێندنی 2016-2017 ئەو بڕیارە جێبەجێ دەکرێت کە دەتوانن سەرپشت بن بۆ زمانی کوردی و زمانی عەرەبی کە وەزارەتی خوێندنی باڵا دوجار ئەتوانین بڵین جێداخەکە ئیجراوێژی بە وەزارەتی پەروەردە نەکرد لە دەرکەواتە ئێوە لەگەڵ بڕیارەکەی وەزارەتی خوێندنی باڵا نین لەو بارەوە ڕەنگە ناڵین لە 100% لەگەڵی نین بەڵام ئەگەر ڕاوێژمان پێ بکرای ڕەنگە بۆ چوونی تایبەتترمان هەبوایە ڕەنگە دەکرێت بڕیارەکە بە جۆرێ لە جۆرەکان مەسەلەن بەسیغەیشتر دابڕێژرایە ینی چکە ئێمە لەو ڕۆژەوەی کە بڕیارەکە دەرچوو چەندین پسپۆڕ و چەندین سەرپرشتیاری بەڕێز مەسە بە پرۆژەی جیاجیاوە کە ناڕزایی یاخود نیگەرانی ئەوانی لێکەوتەوە بەڵام دوجار بڕیارەکە وەزارەتی خوێندنی باڵا دەری کرد. بەڕێز سامان سوەیلی وتەبێژی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سوپاس بەڕێز. بەڵێ بەڕێزان ئێستاش دەچینە پشوێک و دواتریش تەوەری دومی باسی ڕۆژ دەکەینەوە. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز تەوەری دومی باسی ڕۆژمان تایبەتە بەڕەوش و بارودۆخی ئێستای ئیداری پارێزگای سلێمانی ئەمڕۆ لە بری پارێزگاری سلێمانی سەردار قادر دەستی لە کار کێشایەوە وەک دەزانرێت لە پێشوودا پۆستی پارێزگاری سلێمانی کێشەیەکی قۆڵ بوو لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بسووتنەوەی گۆڕان سەردار قادر ئەمڕۆ باسی لەوە کرد کە بەهۆی نەبوونی بودجە و کەڵەکەبوونی کێشەکانی نێوخۆی پارێزگای سلێمانی بڕیارمدا دەست دەکار بکێشمەوە هۆکارەکانی پشت دەست دەکار کێشانەوەی سەردار قادر بۆچی دەگەڕێتەوە لەگەڵ ئەوش فراکسیۆنی گۆڕان بەیاننامەیەکی بڵاو کردوتەوە بۆ قسەکردن لەسەر ئەم مژارە لە شاری سلێمانیەوە میوانداری بەڕێز دانا جەزا عەلی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانیمان کردووە. بەڕێز دانا بەخێر بێن بۆ باسی ڕۆژ هۆکارەکانی پشت دەست دەکار کێشانەوەی سەردار قادر بۆچی دەگەڕێتەوە ئەو باز دەوە دەکات نەبوونی بودجە وای کردووە واکەلەکەبوونی کێشەکانی نێوخۆی پارێزگای سلێمانی وای کردووە بەڵام نەبوونی بودجە نەبوونی پارە دیارە تەواوی هەرێمی کوردستان بەم کێشەدا تێپەڕ دەبێت بەڕای ئێوە هۆکارەکانی پشت دەست دەکار کێشانەوەی سەردار قادر بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ ئەم کاتێک جەنابەت و هەموو بینەرانی کوردستان بسیار باش ڕاستەکەی ئەوەی کە ئەمڕۆ ڕوویە ڕاستێکی مفاجئە بوو بۆ ئێمە کۆبنەوەمان هەبوو کۆبنەوەکی داخرا بوو لەگەڵ بەڕێز سەردار قادر و قایمقامی ناوەند و
لەگەڵ سەرۆکی شارەوانی سەبارەت بە مەسلەی ڕێخستنەوەی ناوبازار و مەسلەی زیادەڕەوی و دوجار لەسەر بودجەی پارێزگا و ئەم بابەتانە قسە بکەین. کاک سەردا قسەی خۆی کرد دوای ئەوەی کە هەندێک وەڵامی بڵێن بۆچوونەکان و مداخەلەتەکان ئێمەیەوە لە ناکاو باسیەوەی کردوتی لە ئیمڕۆ من نابم بە پارێزگاری سلێمانی و لە جیاتی پارێزگار لە ئیمڕۆ من دەستێکێشانەی خۆم پێشکەشەکەم کێشەکە لەسەر هۆیەکانی کردن بە کوردی باسی کە مەچێ لە هۆیەکان بەڵەوە بکە باسیەوەی بەڵێ یەکێک لە هۆیەکان باسیەوەی کرد کە مەسەلەی بودجە و نەبوونی ئیمکانیت لە بەردەسا بۆ خزمەتکردنی خەڵک و پێشکەشکردنی خزمەتگوزاری بەگشتی بە هاوڵاتیان مێکێک لە گرفتەکان کە ئێمە وێڕای پشتگیری لەو قسەیە بەڵام زانین کەمە کێشەیەکی گشتگیرە نەک هەرێمی کوردستان عێراق نەک عێراق هەموو ناوچەکەی گرتەوە تەنانەت وڵاتانەی گرتوێتەوە کە ئەتیمادی سەرەکیان لەسەر نەوتە ئەمە مەزان کێشە ئابووری کێشەیەکی گەورە و فراوان و قوڵە وێڕایەوەش پشتگیریمان لەوە کردووە من داخوازیمان کردووە کە هەوڵ برێشتی باشتر بکرێ لەگەڵەوە باشی کێشە سیاسەکانی کردیانەوە نەیشاردەوە کە کێشەی سیاسی هەیە و ململانەی سیاسی هەیە و باسی ئەوەی کە تەنانەت بە وردی باسی کردی من کێشەم هەیە لە دەسەڵاتەکانی خۆماکو پارێزگار تەنانەت ناتوانم فەرمانبەرێک لە شوێنێکەوە بگوێزمەوە بۆ شوێنێکی کە ئەبێت چاوەڕی موافقەتی لایەنی سیاسی بکەم لە دانیشتنی نێوان برادرانی بزوتنەوەی گۆڕان و برادرانی کێتی نیشتمانی کوردستان کە ئەوان بڕیار بن موافقی بن لەو ئاڵوگۆڕەیە موافق نابن دوجار بگەڕێتەوە ینی حتا بۆ نەسەوتی هیچ مەساحەیەکی بڕاردان نەماوە بە پارێزگار لەم بابەتانە ئەبێ ئەو لیژنە باڵانە بڕای لەسەر بن بۆیە من کە دەسەڵاتم نەبێ و ئەو شتانە بەردەست نەبێ ناتوان پارێزگار بوو ناتوانم ئەو ئیشانە بکەم حتا باسی ئەوەی کردوتی من بە بزوتنەوەی گۆڕانم وتووە کە با بکشێنەوە لەو پرۆسە سیاسیە و لەو حکوومەتی خۆجی ئەم بابەتانە هەیە بەڵام ئەوان ڕازی نەبن بۆ وەکو هەڵوێستی شخصی خۆم دەستێکێشانەی خۆم ڕاگەێنم ئەچمە دەرەوە بە ڕاگانەکانەوە بەڵام تۆ بە شێوک لە شێوەکان بازدەوە دەکەی هۆکارەکانی سەرەکی دەست لە کارکێشانەوەی سەردار قادر بۆ ئەو گیر و گرفتانەیە کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هەیەی بەڵام بە پێی هەم ڕاگەیەندراوەکەی فراکسیۆنی گۆڕان و هەمیش لێدوانەکانی سەردار قادر ئەو باسی لەوە کردووە ئەوان هەوڵیان داوە لە مەرکەزیەت بۆ سلێمانی دروست بکەن و بگەڕێنەوە دەڵێ چەند جارێک من سەردانی ئەنجومەنی وەزیرانم کردووە بەڵام بەدەم داواکاری ئێمە نهاتون کەوایە بە شێوەک لە شێوەکانیش ینی ئیدارەی هەولێرش دەکات بە هۆکار بۆ دەست دە کارکێشانەوە قوربان منەوەی کە باسێکم ناڵم کام خاڵیان سەرەکیە و کام خاڵیان سەرەکینە من بەگشتی باسی هۆیەکانەکەم کە کاکسەدار بەگشتی باسی کردین تیشی نەخسە سەر حاڵێک بڵێ ئەمە گرنگترین خاڵە لام ئەمە خاڵێکی لاوازە ئەو باسی کرد کە کێشەی ئابووری نەبوونی ئیمکانیەت کێشەی دەست پێنەدانی دەسەڵات لە ناو خودی پارێزگای سلێمانیە و مەسلەی دەسەڵاتەکانیش لە ناو حکوومەتەوەمەش بە یەکێک لە باتانی باسی کرد بەڵام لەگەڵەوەشان نەیشاردوێتەوە ئەمە چەند ڕۆژە لەم پێشدەڵ کاکسەدارە دانیشتن کۆبنەوەمان نەبوو باسی دانیشتێکی خۆی کرد لەگەڵ بەڕێز وەزیری ناوخۆیە کاکەریم سنجاری کە باسیەوە کرد کە هەمانگی تەواوی هەیە لەگەڵیاوە چەند پێشنیارێکی خسۆتە بەردەستی کاکەریم وەری گرتووە وەکو وەزیری ناوخۆوە پەیمانی ئەواتێ وعدیاواتێک کە هاوکاریشی بکەوە ئەو پێشنیارانشی قبول کردووە یەکێک لەوانە زیادکردنی هەندێک لە بودجە بۆ پارێزگای سلێمانی یەکێک لەوانە دەسەڵاتی یاوەتێ لە سا 20 داهاتەکانی خودی پارێزگای سلێمانی بۆ خودی پارێزگای سلێمانی بەکار بێتەوە لەژێر دەسەڵاتی پارێزگار بێ لە جیاتی پارێزگار یەکێک لەوانە مەسلەی زیادکردنی سوتەمەنی یەکێک لەوانە بەستنی کۆنگرەیەک بۆ لەگەڵ لەسەر مەسلەی زیادەڕەوە زۆر شتێکەوە خۆی زۆر با بڵێن دڵخۆش بۆ خۆشحاڵ بوو بە پەیوەندیەوە بۆ عێلاقەوە بۆ بڕیارانەی کە لەگەڵ وەزیری ناوخۆیە گرتوێت ینی من ئەمە لە دەمی خۆیە باسی کرد لە کۆبنەوەی لیژنەی ناوخۆوانە بوو لەگەڵ بەڕێزیە بەڵام نەڵم کێشەکان بەگشتیەوەی باسی کرد ئەم کێشانە بوون مەسلەی دەسەڵاتی ناوخۆ لە پارێزگای سلێمانی ململانەی سیاسی کە نەیشاردەوە باسی کرد و دەسەڵاتی نەبوو کە فەرمانبەرێک گوێزێتەوە مەسلەی نەبوونی ئیمکانیت لە بەردەستیاوە هەندێک لە دەسەڵات ینی چ ڕێگرێک هەبووە یاساکە کە ڕێگەی پێ نەدراوە چ ڕێگرێک هەبووە لەوەی پارێزگاری سلێمانی کە کەسی یەکەمە لەو پارێزگایە کەسی یەکەمی ئیداریە لەو پارێزگایە دەستەڵاتی نەبێ فەرمانبەرێک لە فلانە دەستگا بۆ فلانە دەستگا بگوازێتەوە کاکسەردار باسی ئەوەی کرد بە پێی ئیتیفاقی سیاسی ڕێکەوتنی سیاسی بینی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتمانی کوردستان بۆ ئەو شتانە ئەبواە ئەو بگەڕێتەوە ڕەزامەندی ئەوان وەرگێ ئەمە بە نەسی سەریع دەریکابراڵێ وای وت بۆ هەموو کاتێ دەبێ بگەڕێتەوە بۆ یەکێتی اینجا بڕیارەکە بۆ بڕیارە بیکە
ئەوتی ئەبێ بگەڕێمە بۆ دانیشتنی لیژنەی باڵای یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کە ئەوان موافق من لەسەر و ئاڵ و گۆڕی فەرمانبەرێک بیوێزمە بە شوێنێک یا یەکێک لا بم یەکێکە دانێن باشتر بێ حتا باسیەوەی کرد یەکێ دانم گۆڕان بە یەکێتی گلیم لێکە یەکێتی دانم گۆڕان گلیم لێکە فلان شوێندانم ئەوکە گلیم لێکە ئەمانە هەمووی باسی کرد کە دەسەڵاتی خۆم نەماوە لەو شتایەکە بیکەم ینی دەسەڵاتی وەکو پارێزگار لە بەردەسانە بۆ کۆشتانە بکەم باشە ئەگەر سەردار قادر ئێستا دەستی لە کار کێشایەوە و لە دانیشتنی داهاتوودا داواکاریەکەی پەسەند کرا خۆ ئەگەر بەڕێزێکی دیکەش ببیت بە پارێزگار دەستەڵاتی نەبێ لە پارێزگای سلێمانی ئەمە ینی ئەم کێشەیە بەردەوام ناکە ئەم کێشەیە بۆ فراکسیۆنی گۆڕان بۆ بستنەوەی گۆڕان کە پشکی پارێزگار هەم بە پێی ڕێکەوتنی لەگەڵ یەکێتی هەم بە پێی استحقاقی هەڵبژاردن پشکی بزوتنەوەی گۆڕانە ئەمە کێشەیەکی بەردەوام نابێ ڕۆیشتنی سەردار قادر چ سوودێکی دەبێ وڵی خۆی وەکو بڕگەی یەکەم وەکو ڕۆشنی کاکسەدا قادر من وەکو شخصی خۆم و هەستەکەم زۆر ئەندامانێت جوێنیژانی ئەو بڕیارە لەم کاتەیە من تەسەورەکەم بڕیارێکی زۆر تەندروست نەبوو یعنی ئێمە لە پارێزگای سلێمانیە کێشەی ئیداری تا ڕادێک ململانی سیاسی هێشتا ئاسەری ماوە جگە لە قەیران ئابوووریەکان و ئەو وەزعی کێسا هەیەانی ئەوە جارێکی کە فشارێکە بۆسە پارێزگای سلێمانی حاڵەتێکی نەرێنی زیاتر دروستەکە و تا ڕادێک توانین بڵین چەق بەستوێک دروستەکە ئەمەش بارێکی گرانتر بۆم پارێزگای دروستەکە جگە لەمە ینی کاکسەردا قادر پۆستێکی هەیە کە با بڵین ناونیشانی یاسایی بۆ دۆزیاتەوە لە بری پارێزگای سلێمانی کە پێشتر مشتە نەبووە چکە کاکسەردار بەپێی یاسای ژمارەسی 2009 کە لە بەردەستمانە ئەمە کاری پێەکەین نەیەتوانی بێ بە پارێزگای سلێمانی چکە پارێزگاری سلێمانی بێ کەسێک بێ پاڵێرای ئەنجومی پارێزگای سلێمانی بێ لە ناو ئەنجومەنە بڵێن بەدەنگان ئەندامی ئەنجومەن بێ لەوێ هەڵبژێراوێ بۆ پارێزگای سلێمانی ئەوە ئێستا بکرێ ینی ئەمە نمونەی کاک دکتۆر ئاسۆمان لە بەردەسایە کاک دکتۆر ئاسۆ کە پێشتر پارێزگای سلێمانی هەوو دەسەڵاتی هەبوو کارەکانی کرد و هیچ کاتێک گلەی نەکرۆ لەوێ کە دەسەڵاتی نییە ئەمە ئێستا کە ملانێک بەو شێوە سیاسی دروست بووە ئەبێ بەڕاستی ئەمە نەساژڵێم تۆپەکە لە مەلعبی بزوتنەی گۆڕان و یەکێتی نیشتمانی کوردستانە ئەبێ ئەو دوولانە بەڕێزە ئەو کێشە یەکلاکەنەوە ئەگەر دەسەڵات دەیرێ بە پارێزگا نایرێ ئەبێ و دوانە یەکلایکەنەوە ئەگەر پۆستەکە پڕێکرێتەوە بەرکەسێ بێ ئەبێ لایەنە یەکلایکەنەوە ئەم کارە چۆن بڕۆ چکە ئێسامە فەراغێکی یاسایمان بە دروست دەبێت کە پارێزگار نەبێ و بەم شێوەیە ینی تا ڕادێکی زۆر چەقبەسویش دروست دەبێت بەڵێ جێگری پارێزگار دەتوانێت ماوەی کارەکان کا بەڵام دوجارە بێ پارێزگا هەڵبژێرێ بۆ ئێمە ئێستا لە بەردەمی دوو ڕێگایان یانەوەی ئەنجومی پارێزگای سلێمانی کەسێکی کاندید کا و دەنگی باتێ بۆ پۆستی پارێزگاری سلێمانی یانەوەیە ئێستا دکتۆر ئاسۆ فەرودین بە ڕسمی هەر پارێزگاری سلێمانی بەڵام لە مۆڵەتەیە یا ئەو بگەڕێتەوە یان چارەسەرێکیکە لەلایەن بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتمانی کوردستانەوە پێشکەش کرێەوە کەسێک دابنرێ بە پێ ئەو یاسیانەکە لە بەردەستمانە باشە لە خاڵی دووەمدا فراکسیۆنی گۆڕان باسدەوە دەکات یەکێک لە هۆکارەکانی دەست لە کارکێشانەوەی سەردار قادر بۆەوە دەگەڕێتەوە کە ناشەفافی لە داهاتی ناوخۆی پارێزگای سلێمانی هەیە و خەرج نەکردنی بۆ خزمەتی پارێزگای سلێمانی یعنی لە کاتێکدا دەڵێ حکوومەت بودجە نانێری لە کاتێکدا دەڵێ ناشەفافی لە داهاتی ناوخۆی پارێزگای سلێمانی هەیە ینی چۆن ئەمە ڕوون دەکرێتەوە بەڵێ ئەوەی کێک بوو لە هەر لە میانەیە ئەوەی کە باسی کرد دەسەڵاتی نییە و دەسەڵاتی ئیداری نیە باسی ئەوەشی گربی زەبدانێت چێ لە دەسەڵاتەکانی کەنیەتی ئاگاداری ئەو داهاتانە نییە بەوردی کە یەتە پارێزگای سلێمانیەوە تر لە خاڵی گومرگی بێ لە داهاتی ناخۆ بێ لە باج و لە شتیکە بە لە شێوە بێ ئەو باسی و کرد کە ئاگە لەو داهاتانە نیە بەوردی و نازانێت چەندی سەرفەکرێت چەندیەتەوە ئەوە شەیەکێک لە خاڵەکان کە باسی کرد فعلەن لەو دانیشتنیە باسی کرد و ئەمە عجایب نییە لامانە بۆ ئێمە ئەنجومەنی پارێزگای سلێمانیش کە دەسەڵاتی چاودێرین ئەو ژمارانەمان لە بەردەستانیە چەند داهات بەتاویەتە سلێمانیەوە پێشتری چەند کەسێکی کە لەسەرم بابەتە قسەیان کرد کە داهاتێک هەیە کە لەم سنوورەیە یەت و ئەڕات و هیچ دەستگای بەڕێزدانە ڕقابی نییە بزانێ ئەم داهاتە بە ژمارەت چەنە بەوردی بەڕێزدانە ینی داهاتێک بۆ پارێزگای کە پێی دەگوترێت پارێزگای سلێمانی پارێزگار خودی پارێزگار ئاگادار نەبێ و خودی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئاگادار نەبێ ئەی چه ئاگادارە؟ پرسیارێکی زۆر باشە ئەو پرسیارێک کەمەش دایمە باسێکەنە چەند جار وروژانومانە ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لیژنەیەک دروست کرا
لە چەند بڵێن ئەندامێکی ئەنجومەن لە لیژنە فراوانەکانە لیژنە جیاوازەکانی ئەنجومەن بۆ بەدەواداچوون بۆ داهاتانە بەڵام بەڕاستی ینی گە بەڕاستی قسە بکەین بەبێ ئەوەی ینی سەیری شتە یاسایەکانکەین سەیری شتە واقعەکە بکەین ئەگە تەعامل لەگەڵ واقع بکەین نەک لەگەڵ خەیاڵە ئەو شتە زۆر ئەستەمە بگەیت ئەنجامێکی کۆتایی لەبەر چەند خاڵێک یەکەمیان ئەگەر نامودەستگاکان ئێرە بە تەواوی لە سەیاسە هاوکارە نەبن تۆ ناتوانین بگەیتە ژماری کۆتایی بەڕاستی و ئەو هاوکاریە تا ئەسان نەماندیۆ لەلایەن ئەو دامودەستگایانەوە بۆیە متەسەورەکەم زۆر ئەستەم بێ بگەینە ژمارەیەکی کۆتایی لە داهاتەکانی ئەم سنوورەیە چەندە باشە زۆر جار قسەم کردووە لەگەڵ بەرپرسان لە حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ پارێزگاری هەولێرش کە زۆربەی جار ئیدارەی پارێزگای سلێمانی گلەیی لەوە دەکا ئیدارەی هەولێر کە مەبەستی لە ئەنجومەنی وەزیرانە جیاوازیەک لە نێوان ئیدارەی هەولێر و ئیدارەی سلێمانی دەکا حکوومەت دەڵێ هەموو ساڵێک بەپێی ئیستحقاق بەپێی ڕێژەی دانیشتوان لە سەدا 48 بودجە دەچێتە سلێمانی و بۆ پارێزگای دوهۆک و هەولێر لە سەدا 52 باشە بۆ لە هەولێر سەرەڕای قەیرانەکان شەقام دروست دەکرێ پر دروست دەکرێ شەقامی 120 مەتری دروست دەکرێت بۆ لە سلێمانی وەکو پارێزگار دەڵێ تەنانەت خەرجی ئەوەمان نییە ئەو بۆ خەڵکی پارێزگای سلێمانی دابین بکەین ئەم جیاوازیت چێ بەڕاست کاکدانە ئەمە زۆر جار قسەمانە سەر بابەتە کردو ینی من وەکو خودی خۆم و تەسەورەکەم زۆربەی ئەندامانە جوێنیش ینی لە فراکسیۆنەکە خۆشمەتوان قسە بکەم هیچمان بەوە ڕازی نابین بە شێوەیەکی گشتی کە هیچ غەدرێ لە سنووری پارێزگای سلێمانی بکرێ ئەمە نوێنەری ئەم خەڵکەی نوێنەری سنووری پارێزگای سلێمانی بە هەموو دەنگ و ڕێنگەکانیەوە بەڵێ هیچ کاتێک قبوڵ ناکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان غەدر لە پارێزگارەکە بەڵام ئەمە والیاتۆ بۆ تەنا بە قەوانێک لێوترێ بەبێ هیچ بەڵگە و مستەمسەکە لە بەردەستمانە بێ ئەمە داوا کە نەگەشتێکی وا هەیە بە ئەمێکم کەس بین ببین بە کەپشی فیداوە بچین شەڕ بکەین لەسەرەوە مافی خەڵکی خۆمان بەڵام لە نەبوونی دوکومنتە لە نەبوونی بەڵگەیەک لە نەبوونی کەسێکی پلەدار بە شێوەیەکی ڕسمی و شتە بڵێ ئەمەش بێدەنگ توانی قسە ینی بێدەنگ ئەمێنینەوە آخر بودجە کە هاتووە بۆ ئێرە 10 میلیارد دینار کە لەلایەن حکوومەتەوە دابین کراوە 4 میلیارد و 800 میلیۆن دینار بۆ پارێزگای سلێمانی داراوە کە لە سات 40 شتەکە ینی ئەم ژمارانە وامان پێڵەن کە شتێکی وانە بەڵام ئەگەر لە هەر شوێنێکی کە ژمارەیەک هەیە وەسیقەیەک دوکومنتێکە شتێکە کە عکسی ئەمە پیشانەیە پیشانی ئایا کە نەعەدالەتی ناداتپەروەری هەیە لە دابەشکردنی دەسەڵاتەکان و دەسەڵاتە ئیداری و مالی و شتەکانە فەرمو ئێمە نوێنەری خەڵکین ئێمە بین بێکم کەس بۆ دیفاعکردن لە مافی ئەم خەڵکە بەڵام زۆر جار بکرێتە ئەوەی کە مزایدەی پێ بکرێ بە شێوەیەکی سیاسی بەکار بهێنرێ ئێمە ناتوانین بچینە ئەو یاریە سیاسیەوە بەڕاستی باشە دەست دە کارکێشانەوەی سەردار قادر ینی بۆ خۆنیشاندانە بۆ ئەوەیە کە پرۆسەی هەڵبژاردن نزیک بۆتەوە وانیشان بدرێکە بزوتنەوەی گۆڕان ئەوەندە خوو بە پۆست ناگرێ یاخود لە ڕاستیدا هۆکارەکەی لە بەرژەوەندی خەڵکی پارێزگای سلێمانیە کە وەک سەردار قادر باسی لێوە دەکا ینی هەم لە ئەنلایەن ئەنجومەنی وەزیرانەوە هەم لەلایەن وەزارەتی ناوەخۆوە ینی محارەبە دەکرێ گرفتی بۆ دروست دەکرێ بەلای تۆ کامە بۆ چوون ڕاسترە بەڕای من ینی بەڕاستی وەکو بزوتنەوەی گۆڕان من هیچ کۆمنتە نام لەسەر بزوتنەوەی گۆڕانەوە تر بخوان ئەگەر مزایداکەن یا نایکەن یا فعلەن بە بەرنامە کردویانە من نازانم بەڵام من ئەوەیە زانم کە کاکسەدار پیاوێکی بەڕێزە و لە بنەماڵەیەکی باشیان بڕوا ناکەمەوە کەسێک بۆ مزایدەکردنەوە شتە بکە تەسەوەرەکەم ئەو فشاری کە لەسەرێتی چەند جاری کەش باسی کراوانی فشاری خودی ناوخۆی ینی من جارێک لەگەڵ دانیشتنوتیکا کە من هەفتەی پارێزگارم و هەفتەی عاجزم ینی حتا بۆ نمونە باسی کرد وتی من لە هەندێک شتا کە دەسەڵاتم نایانێرە ئیشکەم ئەڕۆمە ماڵەوە دوای بزوتنەوەی گۆڕان بانگمە کاتەوە فشار نێکەم بچمە بوومە بە پارێزگار ینی ئەو لە بیدایەتەوە نیگەرانی هەبوو باسی کردووە کە لە دەسەڵاتینەوە لێرە ئەو بودجە لە بەردەستیانە بۆ کە بتوانێت ئیش بکات لەسەری احتیمال ئەمانە هەمووی بوون بە فشارێک بووی باشە دیارە کاتم نەما ئەگەر زۆر بە کورتی وەڵام من بدەیتەوە ئەم کێشەیە زوو چارەسەر دەبێ یاخود هەویرەکە ئەوی زۆر دەبە بەڵای بەڕای من واز و چارەسەر هەبێ بەڕاستی کێشەکە چکە تۆزێک قوڵ بۆ ئێمە تا گەیشتە ئەم بڕیارە بەوەی کاکسەردار و ئەم کێشەیە چارەسەر بێماوەیەکی زۆری ویست دەستا دووبارە ئەم کاکسەرداریش لێرە نامە
ئێستا ئەمە بە پێی استحقاقی سیاسی لە نێوان ڕێکەوتنی نێوان یەکێتی نیشتمانی کوردستان و بزوتنەی گۆڕان استحقاقی بزوتنەی گۆڕانە پارێزگار وەرگێ بەڵام کام پارێزگار بە کام دەسەڵات بزوتنەی گۆڕانم کاتیان ناتوانێت پارێزگار وەرگێ وەکو پۆستی پارێزگار بە دەسەڵاتی پارێزگار ئەگەر کاندیدێکی نەبێ لە ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانی و دەنگی پێ بدرێ و بەرزکرێتەوە بێ بە پارێزگاری سلێمانی کەواتە بە دیسانە بگەڕێنەوە بۆ حیلەیەکی یاسایی یان شێوەیەک لە شێوەکان دووبارە اختراعیکەین دروستیکەین بۆی کە کەسێک لە شوێنە دانێن ئێستا ئەمە پۆستی جێگری پارێزگارمان ماوە هونەری پۆستی پارێزگاری سلێمانی ماوە یعنی ئەمانە هەمووی کۆمەڵی کێشەیە بزوتنەوەی گۆڕان ینی بەڕای من ئەم کێشە سیاسیە کە تێکەڵ بۆ بە کێشە ئیداری و یاسایەکە ئەم کەوتۆتە بەردەم ئەم دووڕێگایە ئەوەیە کە بەم شێوە بە کێشاوی ینی بەم شێوە معلقیە بەم شێوەیە کە کێشەی زۆر لەسەر پارێزگار بۆ شێوە وەرگێ پۆستەکەی یانەوە تا پۆستێک پارێزگار تەسلیمی بێکێتی نیشتمانی کوردستانی کاتەوە یانەوە تا ینی بەڕاستی کێشە سیاسەکان لابن و بە شێوە ئیداری و یاسایەکان مەرسومی سەرۆکاتی کە لە یاساکە هاتووە بێ قبول کرێ بۆ کەسەی بێ بە پارێزگاری سلێمانی و ئەمان وازانین کاندیدی یەکەم بۆ پۆستە دکتۆر هەڤاڵۆ بەکر بوو کە خۆی ڕازی بوو بە وەرگرتنی مەرسوم لەلایەن سەرۆکاتیێرەوە بەڵام بزوتنەی گۆڕان ڕازی نەبوو فشاریان لەو بەڕێزە کرد کە ئێستا نە سەرۆکی ئەنجومەنە ناندامی جیڤاتیشەوە نە پارێزگاری سلێمانیشە بەڕێز دانا جەزاعەلی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمان بووی زۆر زۆر سوپاس دەکەم. سپاس بێت. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش.